یادکردنەوەی تراژیدیاکانی قڕکردنی گەلەکەمان کە بەعز لە ژێر ناونیشانی زاراوەی ئاینی ئەنفالدا جێبەجێ کرد لە دوای 3 دەیە لە بەڵێنی خاڵی بەرپرسانی هەرێم بایکۆتکردنی لەلایەن کە سوکاری قوربانیانەوە بۆتە دیاریدەیەکی بەرچاو. بەڵام ئەوەی جێگەی نیگەرانیە ئەوەیە کە کارنامەی دەسەڵاتداران بە خۆداچوونەوەی تێدا نییە. پاساوی دەسەڵاتداران بۆ ناڕەزاییەکانی گەلی کوردستان و خەمساردی ئەو بەرپرسانە لە داواکاریەکانی جەماوەر ترسناکی قۆناغەکە لەسەر هەرێمەکە چەند بەرامبەر دەکاتەوە. کاتێ سوتانی مۆنۆمنتی هەڵەبجە بە پیلان و دەستی دەرەکی لە قەڵەمدرا، کاتێ ناڕەزایەتیەکانی حەڤەی شوبات بە دوژمناتی ئەزموونی کوردستان خوێندرایەوە و ڕایانگەیان ئەوان لە ئازاری 1991دا بەهار و زەماوەندی خۆیان سازداوە و ئەوە نامۆیە بە حکمی نیشتیمانی هەرێم و بێترز لولەی تڤەنگیان ئاڕاستەی سەرسنگی لاوانی تووڕەی وڵاتەکەیان کرد. کاتێ بایکۆت و خۆپشاندانەکان زۆربەی هەرێمی گرتەوە، ئەوان هەر بەردەوام بوون لەسەر گەندەڵیەکانیان و تەنانەت لەسەر کۆمەن نووسینی تۆڕە کۆمەڵاتیەکان لاوانیان خستە زیندان و سزای توندیان بەسەریاندا سەپان. ئاشکرایە چاواشەکاریەکان ناتوانێت پێناسەی ناشرینی پێشەلکاری ئەوان بگۆڕێت. پشتگوێخستنی داخوازیە ئاشتی خوازی و ناڕزاییە ئارامەکانی جەماوەر و دوجاری شتوند و تیژی لێکەوتنەوەی ڕووداوەکان بەهۆی ئەوەی لە بەرزایی قوچەکی دەسەڵاتەوە جەماوەر بە چەقوکێش و توندڕە و ناوبران و ڕێگەی ئەمنی بەرامبەریان گیرایە بەر باشترین وەڵامی ئەو بازرگانانەی سیاسەت درایەوە کە بۆچی خەڵک پاڵنەر و ئێنتمای بۆ نیشتیمان نەماوە. لەبەرەوەی دەسەڵاتدارانی هەرێم بە تەواوی بەرنامەی بە خۆداچوونەوە و چاکسازی ڕاستەقینەیان لە بیری خۆیان بردووەتەوە. لە هەر شار و گوند و ناوچەیەکی کوردستاندا ئەگەری چەند بارەبوونەوەی ڕووداوەکانی چەمچەماڵ هەیە، ئەوەش لە کاتێکدایە هەرێمی کوردستان مەترسی دەرەوەی لەسەرە و لە کەس شاراوە نییە. خاڵیبوونی پشتی ئەو دەسەڵاتە لە پشتیوانی خەڵک گەورەترین مەترسی کەمەرشکێنە بۆ هەر حکومەت و دەسەڵاتێک، بۆیە ئەوانەی وا دەزانن زلهێزان لە تنگانەدا لەبەر بەرژەوەندی کۆمپانیەکانی خۆیان ئەوانیش دەپارێزن زۆر هەڵە تێگەیشتون. لەو چرکە ساتانەدا تەنیا ئیرادەی گەلە دەتوانێت بیان پارێزێت، بەڵام دەمێکە ئەو هێزەیان پشتگوێ خستووە و ئەوانش هیچ بڕوایەکیان بە دروشمە خاڵیە ناسیۆنالیستیەکان نەماوە.